بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی پەیام سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ شادومانم کە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواست. ئەمڕۆ لە بەرنامەی ئەمڕۆماندا باسی هاندان بۆ کاری خێر و چاکە دەکەین. چاکە و چاکەخوازی دوو هەنگاون لە ڕێگای بەختەوەری و بەرزبوونەوەی بەهای معنەوی مرۆڤدا. یەکێک لەو نیعمەتە گەورانەی خوای گەورە لەگەڵ ئێمەیدا کردووە هیدایەتی داوین بە ئیسلام و فێری چاکە و چاکەخوازی کردوین و وای لێ کردوین کە ئێمە کاری چاکە و چاکەخوازی بە بەشێک لە دینەکەمان و بە دینەکەمانی بزانین. خوای گەورە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. هەڵبەت لە قورئانی پیرۆزدا لە چەندین شوێن باسی چاکە و چاکەکاری کراوە لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لە چەندین شوێن ئاماژە بەم بابەتە گرنگە کراوە کە هەر ئەرچی ئێمەی مسلمان ئەرچی ئێمەی ئیماندار ئەوەیە لە دنیادا فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپ بکەین و هانی خۆمان نەفسی خۆمان تەشجیعی نەفسی خۆمان بکەین لەسەر چاکە و خێرکردن و بێگومان وهانی نەوە و منداڵەکانمان و دەور و بەرمان و تەواوی خەڵکیش بدەین لەسەر چاکە و چاکەخوازی و چاکەکاری. پەیامی موسڵمانان گەیاندنی ڕەحمەتە بەواتە فراوانەکەی بۆ تەواوی جیهان. خوای گەورە خۆشبەختی دەکاتە بەشی ئەو کۆمەڵگایەی کە لە هاوکاری و هەماهەنگی یەکتریدان و دانەوێت لە پەنای یەکتریدا ئارام بژین. بەرنامەی ئەمڕۆمان باسی هاندانە بۆ خێر و چاکە. خێر و چاکە چیە و چۆن دەکرێت ئێمە ئەنجامی بدەین. بەرنامەکەمان لەم چوارچێوەدایە و میوانی بەڕێزی بەرنامەکەشمان مامۆستا هادی محەممەد زانایی ئاینیە. مامۆستاجان زۆر بەخێربەی سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێک. مامۆستاجان سەرەتا دەمەوێت باسی خێر و چاکەکردن بکەین. هەمومان ڕۆژانە چەمچی خێر و چەمچی چاکەکردن دێتە بەرگوێمان. مامۆستایان لە مزگەوتەکاندا دەڵێن ئەی موسڵمانینە کە ئێوە خێر و چاکە بکەن. دایک بە منداڵەکانی دەڵێ، باوک بە نەوەکانی دەڵێ، مامۆستا بە قوتابیەکانی دەڵێ. بەڵام ئێستا بەو مەفهومەی بەڕێستان لێ حاڵین و بەو مەفهومە گشتگیرەی کە بەڕێستان وەرتان گرتووە خێر و چاکەکردن چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده والصلاة والسلام على من لا نبي بعده. برای دەستخۆشی بۆ بەرنامەکەت و لێرەوە پرسە سەرخۆشی خۆمان ئاراستەی ئەو قوربانیانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری دەربەنی خانی خۆشەویستی خۆمان ڕوویدا داواکردن خۆی پەروەردگار شەهیدەکان بە بەهشتی بەرین شاد بکەوە شفای نەخۆشە و بریندارەکانیش ئینشاءالله بە زووی بنێرێ. ئێمە ئەگەر تەماشا بکەین دینەکەمان بەشێکی ئەساسی و ڕەکیزەیەکی ئەساسی گەورەی گرتوتەوە لە باسی چاکە و چاکەخوازی و کردداری باش و کردەوەی باش. ئێمە ئەگەر تەماشا بکەین لە قورئانی پیرۆزە کاتێکە هەر کاتێک باسی ئیمان هاتبێ ئیلا لە پشتێ و لە دوایەوە یەکسەری مباشرەتن وعامل الصالحات هاتووە، کردەوەی باشە هاتووە، کردەوەی چاکە هاتووە. یعنی کەسێک کە کردەوەی چاکەکە مانای ئیمانی ئەبێ هەبێت. ئەگەر ئیمانت هەبوو بەڵام کردەوەی چاکە نەبوو مانای ئیمانەکەت إلا الذين آمنوا وعملوا الصالحات. لە چەند شوێنە لە هەموو قورئان بگەڕێت شوێنێک نییە کە ئیمان هاتبێ ئیلا عەمەلی صالحی لەگەڵایە مەگەر دەگمەن. کەواتە عەمەلی صالحی شکل لە صفاتی ئینسانی مسلمان هەر کاتێک کە دینەک هاتە ناو چوارچێوەی ئیسلام و دینەوە کەواتە ئەبێت چاکە و چاکەخوازی و لەلایەن وەکو خۆی وەکو شخصی خۆی وەکو هاندانیش بۆ دەرەوەی خۆی بەشێک بێ لە کاری هەمیشەیی ئەو. جا کردەوەی چاکەش چییە؟ کردەوەی چاکە هەر صفەتێک لە صفاتی چاکەکردن کە تۆ بۆ منە فەرمان بدەی بەکردنی چاکەیەک یان خەڵکێک هاان بدەی بە نەکردنی خراپەیەک دوورکەوتنەوە لە خراپەیەک یان ڕێگریکردن لە خراپەیەک کەوتنەوە لە ڕێگریکردن لە خراپەیەک وەکو كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وينهون عن المنكر وتقيمون الصلاة. يعني تماشاك إيوه باشتين أمتكن يعني خواهي بيرجع وصف أمتي بيغمرك صلى الله عليه وسلم كإيوه تشين بو باشتين أمة تؤمنون بالله
یەکەم باوەڕتان هەیە بە خەڵکەوتمان لە دوای ئیمانەوە دائیمەن عملی صالح هاتووە تؤمنون بالله وتأمرون بالله شريك ترى بدو شيء وهاتوا بدو صفات هاتوا هذه الشأن سورة بقرة هاتوا آل عمران هاتوا تأمرون بالمعروف وتنهون عن المنكر أم فرمانا كان بشاكة كردن فرمانا كان بيارمتي داني يكتري فرمانا كان بدز قروي يكتري فرمانا كان باشبون وهرسو كوتو سلوكي روجانات هن باش بيد باشان غلو حقدو كينو غرزك لدلو درون ثانا يعني هول ذا سلوكي دروي إنسان جوانو ريكو بيبكا بهمان شو ناو ناخشي بهمان شو هول ذات كوات يعني أمال تأمرون بالمعروف بهموش وكان يوا كوات هر خصالك هر خصلتك هر صفتك بيودري صفتي شاكا أو كأفرمي شاكا شيء قريتوا هر شيء كبيبوتر لما يعني بقولنا للشرع وانا سلابك كاريكي شاكا يا لعرفي مجتمعكم الغاية كشتيكي باشد كردوا يعني دلالة ونيك تنها لتشارتشوي الدغدغ وكرابته بآدم بحديث هر شتيك خير وخوشي كوملغاي تدابو فر وبركتي تدابو بو كوملغا وهر شتيك زياني تدابو بو كوملغا اوان بكي اوان ريلي بغري او خير وشاكا او خير وشاكا وبيوتر صفاتي باشا بيوتر شاكا كردن بيوتر تشجيع كردن لسر شاكردن با دقيقي شرعي تايبتيش ما نبيش كفي غوري خاصة كافرمي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق جوانا والله يعني تماشاك يعني مكارم أخلاق لأنهم عرب أخو هبوة ديارة وهبوة للروشتي باش هندي بهاي الروشتي جوان هبوة روشتي جوان هبوة كتاكو يستش سردمي جاهليشان أتوانيشان أزيب يو بكري كواتمان سالير دقينا وقناعتي كالروشت بيك هاتي وجودي إنسان يعني خواهي قوري لقل إنسان الروشتي دروس كردوه روشي دروس كردو أجر خوي لخوي تجناه وانحرافي تواو نكا بيجومان بلا إنسان أو كوملغا كان أو دورو برا أو شوازي بالكرنوان قرآن الدين هاتوا بويك التوايب كأم إنسان ممكن هدايتي بيستا أويك عقلي أم بي أشكيتنها أويك لشوارشيويك هاشتيك فيربوا إلا شارستانيتك هاشتيكي ورقرتوا يعني برمنا لنا عربا أجر كسي بكوشتايا بناي برداية بالرئيس عشيرتك يعني بناي برداية بمالك بكسيك بهیچ شويك مگر جاني خوي لسر دابنا جناني نياني هش دسي ببرد بو مجرم متاون بارش شكاله پناي بمن هناوا هات ما شكل بيقول لكردواري ان شاء الله بيام كشتو خم لمال هاي وشتي ما دلاله ويكا يعني بلا تاولي او مش كلام مكارم اخلاق ها بيقول خاصه كاتله طائف برينارك لك بنابات او شركه عدي كري حاتم وانا بيقول اصلا فرمي خوز جاي حساب ما الى اخيرا يعني شاكو پاداشتێکم لەگەڵا کردی وەلو کافری بێ باوەڕیش بووە بۆچون کە چاکی لەگەڵا کردو کاتەی مقصدم ئەوەیە چاکە و چاکە خوازی بۆ نمونە هەندێک لە مەکاریمی ئەخلاق لەو مجتەمەعی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە تایە بوو کە پێوترێ مجتەمەعی فترەش بووە یعنی کاتێک بوو کە پەیامی خوای لەو فترەیە انقطاعی کردووە لە زەمەنی عیسی عەلەیه السلام تا زەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشاکەی هەندێک مەکاریمی ئەخلاقی ماوەتەوە تیا جاهلیەتی خۆیان هەر هەبوو وەکو حەضەرەت و شارستانەتی خۆیان وەریان گرت بێ یان لە دینی عیساوە بەیان مابێتەوە بە هەر شتێک بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهاتوون کە بەتەنها نەهاتوون ئەخلاقتان فێر بکەم هاتوون تەتمیمەی ئەخلاق بکەم تكملي أخلاق بكم تياتانا هي باشتري بكم جوانتري بكم فراوانتري بكم قورتري بكم زياتري بكم شو كهب ولا نايانا يعني لو عربة أو سخاء وجود وكرامي كهيا برا لنا كردواري شاء الحمد لله هي نارين بلام أويك بي عربي بينا أسرع وتمشاكي ضيافة ميوان داريان نان بديان سفر الرازاويان يعني أمانة أخلاقي باش وبرز وجوان يعني جر الإسلام هات بريبة معنا ده بريبة معنا ده قشي بمعنى كرد وزياتري كرد وهندي لواني تكاني شي باكرد وجوان كرد بيجومن وهندي لواني خلالو كمكورتي تدابو بيه لو جوري ميوان دارك لا شوازي ميوان دارك لا مرامي ميوان دارك وكنيتك أمانة باش كردوه أمانة باش كردوه برو باش هنا هذا ما شاك يعني خاصة مثلا كاتك أشتا أشكوتك و دابر للدنيا وبيركرنا ولا قردون وأنا وكاتك وحي بوديه كدي توب ولاي خديجة بتر السواء لو كاتب يا غري خاص فرمي إني خشيت على نفسي زورة رسم لكم تماشى خديجة شيء الله لو كاتبي الله كلا والله لا يخزيك الله أبدا الله بهش شوي خايف برجع تو شلون لا شرمزارنا كنا وخلقيا إنك لا تصل الرحم تو أما كيش هيشتا بيان تصم خو هيشتا يعني وحيبونات وهيشتا لفتري زمني جاهليتي عربة أشي بيان خاصة برام لو كات أو آواء تماشاك إنك لا تصل الرحم تو سيلي رحم بيوندي خزماتي بجي هني
وتحمل الكل وخلقي بيد صلاته بعارز ضعيف يارمتي أديت وتكسب المعدوم وأكسانيش كحاجتك بيسي كان هي فقير وهجار وين جبتيك يارمتي أديت وتقري الضيف وتم ميوان بزيريت ميوان بزيري ميوان دارية كي خلقي رزد ميوان أقريب وتعين على نوائب الحق كسيكيش كالظلم يشيل كلابته هو الذي بوي بقرين توا ها في غني خاصة أو كاتيك مجلس إجراب رد مظالم يعني جرانا أو كساني ظلم عندك لا أبو خاون ما فكان بجرنه أو بيغمر صلى الله عليه وسلم فرمي أجر لو دعيت به في الإسلام لأجبت أجر استجداهم يبكن هرب همان شو بدواي بانجوازك أو بدواي يعني أشم أو جوابي أو بانجشتين أدمه چونکە بۆ مەجلیسێکی جوان بوو مەجلیسێک بۆ ڕەدی مەظالیم با عورفێک و شەرعێکیش نەبوو بێت چۆنڵێت پاڵ پشتی بکە مادام شتێکی وا جوان هەیە ئەبێ ئینسانی مسلمان هەمیشە بەدوایە بگەڕێ و لە پشتی بێ مامۆستا بە پێوی کە لەو ئەوەی کە باسی ئیمان دەکا خوای پەروەردگار لە ئاتەکانی قورئانی پیرۆزدا إلا الذين آمنوا وعملوا الصالحات كانت لا لا سورة عصر دا لا همو شوينة كان دا كباسي بكن چندين نمونه هي يكسر وعملوا الصالحات يعني كردوي چاكا كردارك وايا كواتبا اشتكى كردارة بقسا كردنية يعني إيمان ما وقر في القلب وصدقه بالعمل بلى يعني كواتا قسا كلا سر اويا كاري خير وچاكا كردن ناشي هر لري قسا كردنو بي لري دمو بي لري دربرينو بلكو اما كردارة کاری خێر و چاکردن فەرمانکردن بە خێر و چاهاندان بۆ کاری خێر و چاکەوەی کە دەبێ بە عمل بێ هەرگیز نەبێ لە سەرەتاوە لە خۆ دەست پێ بکە خۆی ئەوەی پرسیاری جەنابەت ئەمانبا بۆ شێوەیەکی تر لە جوابدانە و وەڵامدانەوەی پرسیارەکەت کە ئەتوانین بڵێن ئایا جۆرەکانی چاکەکردن چین چەند جۆر چاکەکردنمان هەیە چاکەمان هەیە وایە بە زمانە کابرا خوای گەورە زمانێکی پێداوە نوتق و بەلاغەتێکی وای پێداوە ئەتوانێت قەنەعەت بە بەرامبەر بکە بۆ من دوو کەس کێشیان هەیە ئەتوانێت لەگەڵیانە قسە بکار یعنی حەلی مشکلیان بۆ بکە ئەمە نیعمەتێکی گەورەیە زۆر گەورەیە یعنی خوای گەورە شکرانی نیعمەتی خوای گەورە شکرانی ئەوەی لەسەر بکری کە ئەو بەلاغەت و فەساحەتی پێدای خۆ جاری بەشە بە خوێنەواریش نییە هیوا هەیە خوێنەوارێکی هینێ بەڵام ئیتر خوای گەورە ئەوی پێ نەداوە هەیە وانە بۆ شێوەش نییە بەڵام چۆن لە ناو مجتەمەع گەورە بووە و ئەزمونێکی هەیە و تەجروبەیەکی هەیە عەقڵێکی کراوەی هەیە زیاتر ئەتوانێت یعنی بەڕۆنە بێتە مای چارەسەری گرفتی خێزانێک گرفتی کۆمەلگایە گرفتی کەسێک شخصێک بە هەر شتێک لە شێوەکان کاتەوە یەکێکە لە شێوەکانی چاکەکردن کە ئەگەر خوای گەورە بە ئینسانی بەخشی پێویستە بەڕاستی قسووری تیانەکە و کەم تەرخەم نێ بەرامبەری تا نوعێکی ترمان هەیە نوعێکە کە پێوترێ هاوکاری کۆمەڵایەتی یعنی ئیسا بڕۆن تۆ تەماشاکەی پێغەمبەری خوا سەڵسەڵەم کاتێک کە چۆن مەدینەوە یەکەم شتێک کە کردی چی بوو بەرایەتی خستە نێوان مسلمانانەوە مهاجرین و ئەنسارەوە ئەوس و خەزرەجەوە یعنی تەماشاکەی ئەمە یەکەم کارێکە پێغەمبەری خوا سەڵسەڵەم دوای ئیمان پێی هەڵەسێ وەکو کاری عملی صالح کاری چاک چونکە خوای گەورە فەرمووی ئینەمە المؤمنون إخوة ئیمانداران برای یەکترین کاکە نابێ یەکتری بشکرن نابێ قسە بە یەکتری بڵێن نابێ فەزاحەت یەکتری بکەن نابێ سڕ یەکتری کەشف بکەن ئەبێ سەتریان هەیە بۆ یەکتری یعنی کەواتە کاتێک ئیماندار ئەوە پێغەمبەری خوا سەڵسەڵەم بە عەمەلی سلماندی ئەوانی مهاجر و ئەنسار وایان لێ هاتبوو کە ماڵەکەی خۆی بۆ ئەفرۆشت ژێگاکەی خۆی بۆ چۆڵە کرد یارمەتی بە هەموو شێوەیەک ئەوەی دەتوانێت وای یارمەتی ئەدا لە کاتێکا لەوە پێشنانێ بۆ شێوەیە نەبوون نوعێکی ترمان هەیە لە چاکەکردن تعاونی علمی بێگومان وكبوتمان فغير خلاص من سئل عن علم فكتمه فألجمه الله بلجام من نار هركسك برسالة علمك لكرا بلام شاردي أو يستو جاربة كاميرامانك من هيبون من بنزيكتين الاستوديو كذا نشتين بهينا حزناك الكسي كتر فيري كاركي أو بي لكاتك أما علمك أجر تو كسيك بيه وناشار بيه وجاني كيف تخسر أوا أجر يعني براسي فيري نكي ألجمه الله بلجام من نار خواهي قورا وكشون الله يزديك أيهن أكات الدمي ولا بالآجر بقول من بيبلا وصر المهنية لو بيبلا سر المهنية ونابي من بتوي بلا يعني بقول من نشتي بيني وبونا من يعني ما مستعك زاني شيء عيني علمي لا يشتي لا خطيبك بيستي بلهم حزناك على بخوم تنها خوم بعصيب كم يعني بقولنا فضلك أبو خيب قدرته بحمان شو هر شيء ويقل شيء وكان إنسان كبرسائل بكري براسي بتواني يعني يرمتي هبه
ئەبێ بەڕاستی ینی بتوانێت ئەوەی کە لە توانابێ ئەبێ بەکاری بێنێ لە کاری چاکەیە ئەگینا بەڕاستی بەرهەڕەشەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەکەوێت ئەگەر تەماشا بکەین ینی شێوەی ترمان زۆرە تەعاون ینی تعاونمان هەیە چۆن ئەخلاقیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نمونەیەک هێنێتەوە کە فەرمێ دوو کۆمەڵ لەناو کەشتێک هاونی چەند جەماعەتیان لەسەر جەماعەتیان لە خوارەوە پێویستیان بە ئاوە بێ ئەمانە گەر کەشتێکە کون تێ بکەن و بۆی ئاو بێتە ناوە بیخۆنەوە هەمویان غەرقە بن کەواتە ئەوانی سەرەوە فیا ئەکەون کە نایان شتێکی وا بکە کەواتە لە کۆمەلگایشدا کاتێک شتێک ڕوو ئەدا کاکە ئەوەی کە لەتواناتە هەیە هەوڵ بە بەکاری بێنە بۆ ئەوەی بەڕاستی هەموو مجتەمەعاتیانە چی ئەگەر فەسادێک ڕۆکاتە مجتەمەع و کۆمەلگا لەم کاتەیە کە بەڕاستی مەسئلەی بوومەلەرزە لە ئارادایە ئەگەر تەماشای تەلەڤیزیۆنەکانەکەی کە جوان لێگری زۆر کەس تەنها گیرێتەوە حاڵێکی سروشتی حاڵی سروشتیە بەڵام حاڵی سروشتی ئیلا بە فەرمانی خوای پەروەردگار نەبێت چۆن ڕوئەدا خوا نێهێوێت لە ناوچەی ڕوونادا ڕەبەکە ئەو حالەها خوای گەورە خۆی ینی بۆچیش ڕوئەدا ینی ئیلا ئەسبابی هەیە ڕوئەدا بەڵام ئەوە لای خوای پەروەردگارە بەڵام ئەوەی کە ئێمە ظاهری ئەیبینین بەڕاستی وەلا سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەلیفەکانی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز و عومەری کوڕی خەتاب کە لەسەر دەمی ئەوانیشە جارێک یەک دوو جار ڕوویداوە جێڕانێتەوە بۆ انحراف و گوناه و تاوان و زوڵمی خەڵکی بەڕاستی یعنی لەو کاتانە کە بە ئینسان بەڕاستی هەوڵ بدا خەڵکی بگەڕێنەوە بۆ تەوبەکردن خەڵکی بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار مامۆستا دەشێوە لە بابەتێکی تردا بتوانین بە تێر و تەسەلی باز لەم بابەتە بکەین کە هۆکارەکانی ئەمە چەند وەلو کە ئەوەی من ینی تێگەشتە بم ینی خوای گەورە ئەوەندەی کێشەی لەگەڵ منکم منکرن فليغيره بيده بێگومان بەڵێ گەر خراپەیەکە بوو دەبێ بە زمان توانیت بەدەستوانیت بە هەر چۆنێکتیانی یان بەدڵ پێ ناخۆش بێ ئەڵافلیمانە زۆر باشانی خوای گەورە کێشەی دایمەن لەگەڵ عەبدەکانی داوەیە کەستەم لە یەکتری نەکەن خودای گەورە ڕقی لە زوڵمە نی خوای گەورە ستەمی لەسەر خۆی حرام کردووە دەبێ عەبد و بەندەکانیشی ستەم لەسەر خۆیان حرام کە نەگەر لە هەر شوێنێک ستەم هەبوو بەڕاستی هەمیشە عەدالەت نەما زۆر ئاساییە هەم لەوانەیە ستەمی جیرانەکانت بۆت بێت وڵاتە دراوسەکانت بۆت بێت یعنی هەڕەشە لێ بڵێ خوای گەورە لە ئاسمانەوە بارانی زۆر بێ لافاو بێ بوومەلەرزە بێ چوزان ڕۆچوونی زەو بێ هەرێکی لەو کارە ساتانە زۆر باشە مامۆستا هاندان بۆ کاری خێر و چاکە لە چۆ دەست پێ دەکا سەرەتا ئێمە دەبێت لە خودی خۆمانەوە لە کردەوەکانی خۆمانەوە دەست پێ بکەین یان لە ماڵ و منداڵەکەی خۆمانەوە دەست پێ بکەین یان بەڕاستی لەبێ سەرەتای هەنگاومان لە چۆوە بێ بەڵێ لە حقیقەتە کاتێک ئینسانی موسڵمان دێتە ناو بازنەی ئیسلامەوە و ئیمان دێنێ بە خوای پەروەردگار ئیتر ئەلێوە ئەبێ فێری ئاداب ئیسلامیەکان بێ بۆ نمونە فێری ئەوە بێ هەڵسوکەوتی چۆن بە پێی شەرع بێت چی لێ داوا کراوە کاتێک خۆی بەمان بەڕاستی پرچەک کرد ئەو کاتە ئەتوانێ بەڕاستی ئەمە بگوێزێتەوە بۆ مناو ماڵ و مناڵ و لێوەشەوە بۆ کۆمەلگا و خێزان بۆ کۆمەلگا و دەوروبەر بۆیە بەڕاستی ئینسان پێویستە لەسەری یەکەم جارێک کە ئینسان کە وەکو بڵێ هاتە چوارچەوەی ئیمانەوە ئەبێ کردەوەکانیشی مطابق من لەگەڵەوە ئیمانەیە ئەبێ یعنی دش بە یەک نەبن لەگەڵیان چونکە ئێمە زۆر کەسەوین بەڕاستی بەداخەوە کە زۆر جەرگی لە یەکێڵان یخۆ فلان کەس نوێژەکە بۆ خاتی خوا خۆ ڕۆژوە گرێت چۆن ئەواکە چۆن فلان شتەکە لە کاتێکا بەڕاستی ئەم نوێژ و ڕۆژوەی ئەم کابرای فێری نەکردووە کە بۆ ئەوەیە کە سلوکی ئینسان و هەڵسوکەوتی ئینسان بەڕاستی دروست کاتەوە جارێکی تر هەڵی جارێکتر گەشەی پێ بدا جارێکتر ڕێک و پێکی بکە ئەگەر خەلەلێک و ناتەواوێکی تایە چاکی بکە نوێشکردن بۆ ئەوەیە کاکە بۆ ئەوی ڕۆحی ئینسان پەروەردە ئەبێ بەڕاستی کە ڕۆحیش پەروەردە بوو ئیتر هەر لە خۆتەوە کە گەشت کرد لەگەڵ ئیمانەکە تەنەفورەکەی لە ئەخلاقی ناشرین پێ ناخۆشە لەسەر دڵت گرانە قورسە وەکو خەڵکی تر بە ئاسانی بۆت ناکرێ کاتە کاتێک کە دەیتە ناو ئیسلامەوە ئەو عیبادەتانە خۆی بۆ خۆی فێر دەکا کە هەڵسوکەوت و ڕەوشتت چەند باشکەی کەواتە ئەمە ئەبێ لە خودی خۆمان هەموو کەسی لە خودی خۆی دەست پێ بکات یعنی ئینسان ئەگەر خۆی باش نەبوو خۆی چۆن ساڵح نەبوو نەیتوانی خۆی مولزم کە لەسەر کاری چاکە و ناتوانانی باسێنان لە خراپە ناتوانانی بە کەسی بگەێنی ئەگەر خۆت بۆ خۆت وا نەبیت کەواتە هەموو کەس لای خۆیەوە ئەگەر بێت و ئەوەی کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە لە ئەخلاقی باش و جوان و ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەنەها خياركم لنسائهم وأنا أحسنكم لنسائهم وبرمنا خيركم لأهلي وأنا خيركم لأهلي إن أقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا يعني أمانة همو هاندانا بوكاري شاكا كروشتان جوان بيباج بني يعني في أنظر بعملي كاشتيكي أبيني كاتك
تەماشاکەی یەکێک لە سەحابە بە ئەبوو زەڕی وت یا بنە سەودا کوڕی ژنە ڕەشەکە ڕەش پێز بۆ من هەرچێک لەو ناوناتۆرانی کە پێوترێت سوکاتی تێدای بڵێ ئەو پێ مساسم فەرمی ئینەکە امرؤ فیک جاهلیە لە سەرزەنشتێکە یەکسەر نایڕێ بەسەریا بڕوە بۆی ئیتر ئەمە خەلێکە لە ئینسانە نەقسێکی تایە لەوە یەکسەر تەماشاکەی دەموچارێتە سەر ئەرزۆڵە پێی پیا بنی کە خەلەل لەکوێدا هەبوو دەبێت زوو سەرکوتیکە وەکو ئۆتۆمبیلێک ئەگەر ئەوە ینی بتون تەشبیه بۆ مرۆڤ بەڵام ئەگەر ئامێرێک ئۆتۆمبیلێک گەر دەنجی تێکەوت خێرانەی بێ بۆ لای فیتەرێک بۆ لای ئەوەی وەستایە کە دەستکاری بکە لەوانەیە ئەم خەلەلە ئەم ناتەواویە بێتە هۆکار بۆ تێکچوونی چەندان بەشی تری ئۆتۆمبیلەکە مەشینەکە زوێنەرەکە بەڵێ بیزە بەدوایە ئیتر بە پچێەوەی عملی هەوڵی داوە لەگەڵ خەڵکی هەم لە صفاتی خۆیان تەماشاکە ڕۆژانەی پێغەمبەری خوا بۆچی خۆشیان ویست تەماشاکەین ئەوەنە صفاتی باشتە و جوانی هەبوو کە هەمیشە حەزیانێکی لە خزمەتیا بن ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك يتورق لو انا بقى دور برد بن اگر گرجمون بقى لقلينا ولا دور الندم كنا دبنو والله كاتب بشوش بوا كراو بوا بدم ببيكنين بوا واگر شتێکی بینی بێت عیبەیەک بێت ینی فەزحی نەکردووە لە سەری زۆر نەڕۆژ ڕۆحێتی هاوکاری بڵێ خۆی فێری کردوون کە چوون بۆ شوێنێک خۆی هاوکاری کردوون حتا پێڵم هەڵسم لە مزگەوتەکەی مەدینە کە دروست کرا پێڵم خۆش یەکێک بوولەوانی کە یارمەتی ئەدان و کرێکاری دەکردیان با بڵێن عەمەلی کاتێک پێڵم هەڵسم خۆی بۆ خۆی عەمەلی وەکو عەمەلی ئەمە کووتمان وەکو شخصی سەرەوە پێویستە بەڕاستی لە هەر کۆمەلگایەکە خاوەنی ڕۆشتی جوان بێ هەتاکو بگوازێتەوە بۆ خوارەوە زۆر باشە مامۆستا ئەوە ینی باسکردن لە ئەوەی کە لە چۆ دەست پێ دەکات بەڵام سەرەتای هەموو مرۆڤێک ینی ئێمە ضرور نییە کە لە نەوەکانمانەوە لە منداڵەکانمانەوە ئێمە دەست پێ بکەین کە چۆن ڕایان بینی لەسەر کاری خێر و چاکە وەکو دەڵێ فێرکردنی منداڵەکانت فێرکردنی نەوەکانت بە کاری خێر و چاکە زۆر پێویستی بە قسەکردن نییە زۆر یا ڕۆژانە عەمەلێکی ساڵح لە بەردەمیان دووبارە بکەوە کارێکی چاک لە بەردەمیان دووبارە بکەوە ئیتر پێویست ناکە بڵێ زۆر ئەمە بکەن بۆ خۆیان دەکەن تۆ خۆت تووڕەمە بە ڕوحەتی تووڕەبوون لە ناو بەراوانی وردە ئارام دەردەچن هێواش قسە بکە ئەوانش هێواش قسە دەکەن بۆ خۆت دەمت پاک بێ و دەمت بەرامبەر کەس خراپ نەبێ و کاری شتی خراپ لە دەمت نێتە دەرەوە بەرامبەر کەس قسەی ناشیرن جوێن تعلیق و تانە و تەشەر بێگومانەوانی جوان دەردەچن یان بۆ خۆت زیادە ڕۆی مەکە لە هیچ شتێکدا لە جلوبەرگا لە خۆراکە لە قسەکردنە لە هەڵسوکەوتە لە هیچ شتێکە زیادە ڕۆی مەکە کوڕە لە خەوە هەڵ زیادە ڕۆی مەکە لە خۆراکە زیادە ڕۆی مەکە لە سەردانە زیادە ڕۆی مەکە لە هیچ شتێکە زیادە ڕۆی مەکە ئەو جوا دەکات بە تایبەتی مناڵ وایە بیزڵێت یەکەم شتێک پەروەردەیە کە پەروەردەکرێ پێشتر لە ناو خێزانە یعنی سەبرن کە چێتە قوتابخانە و مەکتەب لەوێ ئەگەر تەماشاکەی مناڵێکی بزیەوە بێت یەکسەر پەنجەی توهمەت بۆ ناو خێزانەکەی درێژ دەکەن کاڵە نەماڵەوە ممکنە کەسانێکی چۆن بێسەرە و بەرە بن وەنحاسم بەڵام کە ئەبینی کەسێکی باش و هێمن و لەسەرخۆیەوە احترامی مامۆستاگرێ و جێوە دەرسەگرێ و بزیێ و نییە و ئەو بابەتانە تەماشاکەی دیسانەوە پەنجەی باشە درێژەکرێتەوە بۆ خێزانەکەی کە ئەمە دیارە پەروەردەیەکی خێزانی جوانیە کاتە بەڕاستی باشترین شتێکە ئینسان هەوڵ بدا پەروەردەی کا دوای خۆی مناڵەکانی باش ینی یەکسەر لە باوکەوەشت وەرەگرن باوکو دایکەوە کە تۆ بۆ خۆت خێر و چاکە بکەیت کە بۆ خۆت باش بی لەگەڵ خەڵک بێگومان منداڵەکانی چاو لێ دەکەن بانگەوازی بێدەنگی بێنگازی بێدەنگ داوای سامتمان هەیە ئێمە بەڵام مامۆستا ئەو بانگەوازە دەنگدارتر نییە لەوەی کە بە دەنگ بڵێ ینی کە تۆ بە عەمەل گوتت ئەمە بخۆی هاوارێکی گەورە نییە بەڕاستی لە ئەسڵدا زۆر جار داوا کرێت کە ینی با مسلمانان داوای سامت بکەن ینی ئەوەی کە ینی کردداری کە نطقێکی نییە ئەوەی کە بۆ نمونە جاری وایە بە قسەکانیە نەوعی قسەکە لەوانەیە زەرەر بدا بە هەوڵ بین ینی هەر لەمون لایەکمان بتایبەتیش ئەوان داوایەکی سامت بکەن ینی وەرن بە ئەخلاق و ڕۆشت و ئاکاری جوانمان وا بکەین کە خەڵکی پێت بڵێ ئەمە ئیسلامە کە تۆ هینە ینی وەرن خەڵکی ئیسە لە دوورەوە ئیسلامیان بە شێوەیەکی زۆر خراپ ینی ئەوانی کە لە دەرەوەی بازنی ئیسلام خۆیان ئەبینەوە ئیسلام بە دڕوندە ئیسلام بە ئێرهابی ئیسلام بە پیاوکوژ ئیسلام بە زلزان ینی ئەندامەکانی من بینیومە لە مشتم خەڵکم بینیوە کە لە دەرەوەی ئەم بازنی ئیسلامە خۆیان حساب کرد تەماشاکەی چیان کردو ینی
کە تۆیان بینیوە بە شوشی کراوەی نەوعێک لە تەواضعت هەیە لەگەڵیانە پێیان سیر بووە چونکە نەیان بینیوە بیستویانە کە موسڵمان یعنی غەیری خۆی بە چاوێکی کەم و سووک و حەقیرەوە سیرەکە تەنها خۆی بە ئەفزەڵ ئەزانێ لە کاتێکا خۆی پردیارە فەرمی کاکە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خی گەورە کە ڕێزی لە ئینسانەوە تۆ چۆن ڕێزی لێنانی با لە بەشی دینەکەی توێشانەوێ با لە چوارچێوی دینەکەی توانەوێت مامۆستا بەسەر شەقامێکا دەڕووی کە ئۆتۆمبیلەکەت هێواش لێ بخوڕی ینی خەڵکی پێ ئەزیێت نەدەی لەسەر شەقام ئەمە بە خۆی هەندان تەشجیعکردنی خەڵک نییە لەوەی کە کەسێکی تریش پێویستە ئاوا بڕواکیان دەگەی ئێستا لەم شاری سلێمانیە ئەنی باوەڕکە یەکێک لەو شتانەی کە زۆر پێی ناڕەحەتی کە دەپەڕیەوە لە شەقامێک مەترسیتە لەسەر شەقامەکە بەتایبەتی لە شەقامە زۆر خێراکان با بڵین لە پشتوێنەکانەوەکو با بڵین لە شەقامی شەڵسی کاتە دەپەڕیەوە ینی زۆر مەترسیت هەیە لە شوێنێک کە هێڵەکانی بۆ کراوە بۆ پەڕینەوەی پیادە دەپەڕیەوە مساعدە کەمە هاوکاری کەمە تۆ دەبێ زۆر فریا خۆت کەوی بۆی خێرا بپەڕێ بۆی ینی بەڕاستی ئەگەر لە گیانی خۆت بێ ینی هەتا کەوەی کە تۆ هێواش بڕۆی کاتێک شوێنی پەڕینەوەی خەڵکە کاتێک ئۆتۆمبیل لە قەیچەکە دەوێ ماڵەکی لەسەر ڕێگایە لە گەراجەکە دێنێتە دەرەوە تۆزێ مساعدەی بکە هاوکاری بکە یارمەتی بدە ئەمە بخۆی هاندانی خەڵک نییە لەسەر خێر و چاکە لەسەر هاوکاری یەکتر بەڕەوڵە یعنی تەماشاکی زۆر شت لەوان لەو بابەتانە کە دێتە ڕێتەوە تەماشای کەسێک هەر حەزەکە پێش کە فولێکت بۆ لێدا توش هیچ ئاجری بەڕاستی یا هۆڕنێکت بۆ لێدایەن بەڵام کەسی ترمان هەیە تەماشاکی هێواش لە ڕێگای خۆی ئەڕات و لەو هێنشی کە بۆی دانرا قیاسیدان تووشی غەرامەش نابێ تووشی غەرامەش نابێ بەڕاستی ڕەوشتی جوان لە زۆر تا ئینسان ئەتوانێت لە خۆیان ڕنگ بداتەوە بەڵێ ئەگەر یان جاری وایە کە تۆ ئەو شتێشتەکەی بۆنمونە خەڵک با تەفسیری خراپی بۆ نەکا بۆ نمونە ینی هەستەکەی لە وڵایان ئەترسێ لە غەرامەکردن بۆ ئێوانان ڕوا یان تااقاتی نیە خەوی یەکسەر پێشتەکەیان بۆ منە تاقی چێکە مامۆستاگەر ئەگەر ئەمە خەڵک لێگرانەوەی بۆ بکە من هێواش دەڕۆم بەسەر شەقامێک ئەگەر تووشی غەرامە نەبم و ماڵەکەم بەزایعنە ڕوا خۆ زۆر باشە ئەوەی هێواش دەڕۆم و خەڵک ئەسێت نازم دەی خۆ قەیچەکە باوت زۆر باش ئەنی خۆ هەمووی وانە خەڵکانێک هەن کە هەستەکەن کە شعوری ئەوانە ینی شعور بەوە ئەکەن کە تۆ خۆت وایت خۆت ڕەوشتت جوانە خۆت ئەتەوێت یارمەتی خەڵکی بدەیت خۆت دەتەوێت ڕێگا بۆ ئەو بکەیتەوە خۆ دەتەوێت کەسێک تووشی حادثە نەبێ بەهۆیتەوە هەنی خەڵکانی وامانێ بەڵام هاشمانە ینی بە کەمی ئەوان کەمیە الحەمدوللا کە تەفسیری خراپی بووەکە وەکو برادرێک باسی کراویت ماڵێک هەبوو ماست و دویان چۆن بەلاش ئەدا بە خەڵکی ینی کە ئەمڕۆ هەمووی بە پاربشت بۆتە پارە گەر لە وڵاتی خۆمەنجاران چۆن ئاوتە خواردەوە ئەتیادی ئەچوی دۆتە هێنا لە ماڵێک بەبێ پارەڵێ کەچینە ناو بەنزەکانی چاڵەکە ینی پیانەوە بەنزەکانی چاڵەکە یانی لە کاتێکە کابرا پیاوەری چاکەکە بەڵام بە تەفسیری خراپی بۆ کەونایەکی تری لێنە لەبەرەوە خەڵکانی واشمان هەیە بەڵام ئینسان بەڕاستی نابێت چاوی لەوانە بێ ئەوەی کە پێی ئەکری خۆی بۆ خۆی چاکە خواز بە ئیتر هەر ناوێکی لێ ئەێن و بە هەر شوێک باسی ئەەکەن مادام ئەم بۆتە مای ئەوەی کە ڕەوشتێکی جوان بڕوێنێت مایشان نەزیێت مامۆستای قسەی جوانەکە کەسێک لە سڵح و سەلاحەت بەشدارە منداڵێک ئەرکەکانی جوان لە ماڵەوە جێبەجێ دەکات لە قوتابخانە ئەرکەکانی جوان بەجێبەجێ دەکات ئەو تشتی و هاندانەی ئەوەی کە بڵێ تۆ کارێکی باشت کرد کە دەستخۆشی لێ بکەیت جارجارە خەڵاتێکی پێ بدەیت جارجارە ڕێزێکی لێ بگری ئەمە بۆ خۆی کار بەڕاستی هاندانێ بۆ خێری چاکە بۆ نمونە مامۆستایەک یەکێ لە کۆڵانەکاندا مزگەوت لە مزگەوتی گەڕەکە لە مزگەوتی کۆڵانە سوزام یەکێ لە مزگەوتانەکە ئەم مامۆستایە بەردەوم لە هاوکاری خەڵکەکەدا بەدەم خەڵکەکەەوە دەچێشنیان لێمارە دەکا مامۆستا ئەگەر سڵحێکە بێ بەردەوام لە سڵحەکانیان بەشدارە لە تەعزیە و لە شین و شایەکانیان بەشدارە بەردەوام هەوڵی تەبای و ئارامی ناوچەکە دەدا بە خوتبە باشەکانی بە هێوە شێواز و ئوسلوبێکی ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة بمشي وازە خەڵکان دەدا لەسەر چاکە و فێری دین و ڕەوشت و ئەخلاقیان دەکات ئەگەر ئەمە ساڵانە خەڵکی ئەم گەڕەکە کۆبنەوە دیارەک خەڵاتێک یعنی ڕێزلێنانێک بۆ مامۆستای بکەن ئەمە تەشجیعێک هاندانێکی گەورەن لەسەر خێر و چاکە ئەگەر قوتابخانەکە بۆ قوتابیەکانی زیرەکەکانی و یەکەمەکانی ئەگەر دایک و باوک بۆ منداڵەکانی کە پابندن بە ڕێنمایە باشەکانەوە بوویکە ئەمە بخۆی هاندانێ لەسەر خێر و چاکە بە هاندانی زۆر گەورەیە زۆر یعنی ئینسان والیەکە کە دڵی بە کارەکەی خۆش بێت زیاتر هەست دەکات خەڵک پێی زانیوە هەست دەکات خەڵک پێی زانیوە خەڵک قەدری ئەو ئیشەی ئەزانن قەدری پابندبوونی ئەزان قەدری ماندووبوونی ئەزانن
چکە جاری وایە تۆ هەرچەندە ماندوو ئەبی لە شوێنێکە دوایی وردەوردا ئەگەر تەماشاکەی خەڵک کاکە خۆقەی ناکە ینی ئینسان کارێک بۆ خوا بکە بڵێ تەنها پاداش لای خوا بێت ئینسانیش ئینسانە هەستی حەزی بەوە هەیە کە خەڵکی لە دەوروبرا بیبینن سا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لیان پرسی پێغەمبەری خوا تۆ کار و کردەوەی ئەکەیت کردەوەی باش ئەەکەیت ئەی شاریتەوە ئەو پەڕی شاردنەوە حەز ناکەی خەڵک پێی بزانێ بۆی نەبێتە ڕیا بۆی تەنها خاڵص دیوەجهی لا بێ بەڵام تەماشاکەی دەنگەداتەوە پێ باس دەکەن و ئەزانن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی تلك عاجل بشرى المؤمن فەرمی ئەوە موژدەی ئیماندارە و پەلەی ینی زوو پێی دراوە باشە تلك عاجل بشرى المؤمن چونکە لای خوای گەورە مەقبولە و قبول کراوە کردەوەکانی بۆیە لەناو خەڵکیشە تەماشاکەی خۆت هەرچەند ئەبی شارەرەوە خەڵکی باس دەکە کە باسی کرد وتیانی پێغەمبەری خوا ئینسان پێی خۆش بێ فەرمی هیچ مشکلی نییە پێی خۆش بێ با پێت خۆش بێ ینی ئینسان پێی خۆشە کردەوە باشەکانی باز بکرێت بەڵام تۆ هەوڵ بۆ خوای بکە بۆ ڕیای مەیکە لە پێناوی خۆی پرگارە بیکە وەکو ئەوەی کە ئەرکێکی سەرشانی خۆت واجبێکی خۆت ئەدا ئەەکەی بەجێ ئەهێنی تۆ هەوڵ دەبیکە بەڵام دوایش کە پێزانرێت و ئەگەر سپۆس کراوە سەنات کرا و سپاست کرا پێت خۆشە شتێکی زۆر باشە ئەو ئەگەر ئاماژ کرا من لە مشکری ناسە من لە مشکری ناز ولا مشكلة الناس لا مشكلة لا هەردوو شێوەکە ینی بەڕاستی ئەگەر ئینسان سپاسگوزاری خەڵکی نەمانە سپاسی خواشی نەکردووە کەواتە بەڕاستی ئینسان لەبەر چاوگرتنی کار و چاکەی خەڵکی وە هاندان بۆی و سپاسکردنێکی وە تەقدیرکردنێکی وەکو جاران لە دایرەکانە هەبوو کە مکافئەیە نووسرا بۆ کەسێ بالموناسبە پێم وایە ئیمام و پێشنوێژەکان وەکو کە خۆت لەو یەکەم لە جارە باست کرد لەو ڕۆوە مەزلومترینی خەڵکن ینی هەرچەندە تۆ هینکەی وازان تۆ عنی حتا بۆ نمونە تۆ بچۆ سڵحێ بکە تۆ بچۆ ئاشتەوای بکە من ناڵم هەمووی بەڵام خەڵکێک هەیە یان تۆ شو مارەکردنی ئەەکەی لە مەجلیسا داهانیشی هاتوشۆ ئەم لە ئەولا قسەکردن و جاری وایە کێشەڕ ڕوایە جاری وایە لەسەر شتێک ئێمە عەفومانەوێ و نەمانەوێ مامۆستایان یەکێکن لە نەسیجێکن یعنی جزئێکە لەو ئیشەی خۆت لەو معاشەی خۆت کە وەرەگری چینێکی چالاکن لە کۆمەڵگەی خۆت تۆ بڵێ نەڵێی ناتوانانی دەریبێ ینی ئەوان بەشێکن لە زۆر بە حاڵەتدا بەشێکن لە سوڵح بەشێکن لە ئاشتەوایی بەشێکن لە ئارامی لە پاراستنی ئاشتی کۆمەڵاتی لەمان کاتە تەماشاکەی ینی چۆنڵی بەداخەوەکە لە بەرچاو ناگیرێت تەقدیر ناکرێ ینی هەستەکەی وازان کە ئەمەی کەتۆیەکی بەشێکە جزئێکە لە معاشکی خۆ یا لە ئیشەکەی خۆت لە کاتێکاوان نییە لە کاتێکا واجب نییە من کە گەر بیکەم بە چاک و پیاوەتی خۆ میکەم هیچ زۆر نییە فەرموو محکەمە هەیە تۆ بڕۆ ئیشەکان لێ جێبەجێ بکە بەڵام وەکو لایەنی دینێکی و ئەرکێکی خۆمان کە ئەوەی کە لە توانامانەوێت پێمان درا و پێمان خۆشە بکەین بەڕاستی پێویستە خەڵکیش ینی مامۆستا بەرپرسێک لە شار کارێکی جوان دەکات بەرپرسەکان ینی کارێکی جوان دەکایان بە پێچەوانەوە کارێکی خراپ دەکات ئەگەر کۆمەڵی خەڵک هانی بدەن لەسەر ئەوەی کە کارە باشەکانی کرد دەستخۆشی لێ بکەنە کە کاری خراپی کردو بچن بە شێوازێکی زۆر نرم و هێدی و ئارام و حەلیم وەکو دەڵێن کوردەواریان هەم بۆ خۆی شێکە لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە بەڵام وەکو حەلیم یان نەرمونیان بن لەگەڵیدا پێی بڵێن هانی دەن لەسەر خێر و چاکە لەسەر واسیێنان لە خراپەکانی و دەستخۆشی لەسەر چاکەکانی ئەمەش بۆ خۆی هەر ناچێتە چوارچەوەی هاندان بۆ خێر و چاکەکاری هەمووی هەم بۆ خۆتیش چاکە ینی پاداشی لەسەر وەرەگری چونکە تۆ پێت خۆشەکردەوەی باش هەیە القرآن تماشاك الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم أو كساني حزك خرابكاري لا مسلمان بلا بيتو سزايكي بقوته وإيش يعني شاوريانك بهمان شيء أجرتو حسكي إيشي باشا بلا بيبكري إيشي باشا شلون اللي قشب كان أو كمال كسي كخل كصفته باشي هي وككسي هي دل صوزته تشجيعي بكي أما هم بخود بعداش برجع لا يخوي جرك كتو كسي كي هو الذي خلقي هان دي لسر أو كردو باشاني وبهمان شو أو مسؤول أو دزجاية يا هاد دزجاية كيان مسؤول شخصي كبتنيا بهمان شو تشجيعك بو أو ك هەرکو ئێستش کە لیسان گوتمانەوە کە بەڕاستی کە بزانێ خەڵکی بەکارەکانی ئەزان ئەمی زیاتر هەوڵدا خۆی زیاتر ماندووەکە زۆر باشە مامۆستا بابەتێکی تر کە ئەوەی ئێستا ئەبوومە لەرزەی کە لە هەرێمی کوردستانی داوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستانیدا بەداخەوە کە کۆمەڵێ خەڵک زیانبار بوون و کۆمەڵی ناوچەی گرتەوە لە حاڵەتی ئەم جۆرە بوونی ئەم جۆرە ڕووداوانەدا ینی کۆمەڵی خەڵک هەڵدەستن کۆمەڵی ڕێکخراو هەڵدەستن بۆی کە
دانێ و کۆمەک کۆ بکەنەوە دانەوێ دەستگیرۆی ئەو لێ قەومانە بکەن کە بێ ماڵ بوون بێ حاڵ بوون ئێستا لەم سەرمایەکە زستان سەرما لە دەرگای داوە یەک دوو ڕۆژی ترە باران ببارێ وەکو کەشنازی پێشبینی کردووە ئیتر ئەو خەڵکە زەحمەتە بتوانێت لە دەرەوە مەدار بکە یان تووشی نەخۆشی دەبن تووشی بەکو دەڵێ زادە تین و بەللا قوڕەکە زیاتر خەز دەبێت و تووشی بەڵای زیاتریش دەبن کاتێک کۆمەڵی ڕێکخرا هەڵدەسن بەم کارانە ئەمەش بۆ خۆی بەشێک نییە لە کاری خێر و چاکەکاری هەندان نییە بۆی کە تۆ کۆمەڵێک پێی هەڵدەسن بۆی کە خەڵکی تریش بەم جۆرە کاران هەڵسن بەڵێ وەکو وتمان بە دەمەوچوونی خەڵکانی محتاج خەڵکانی لێ قەوما و خەڵکانی تووشی کارەسات بوو بەڕاستی یەکێکە لە هەرە ڕەوشتە بەرزەکانی ئینسانی موسڵمان وەکو پێغەمبەر عەلەیهی سەلام ینی فەرمانی پێکرد وەکو پێغەمبەر باسی کردووە پێغەمبەر لە فەرمانی کافرین من كان في حاجة أخيه لە ڕیواەتی کافرین من كان في حاجة الناس كان الله في حاجته هەر کەسێک هەڵبسێت کۆمەکی بکات و پێویستی برایەکی پێویستی خەڵکی جێبەجێ بکە خۆی گەور پێویستەکانی بۆ جێبەجێەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر کەسێک اعتیکاف کە چەند گەورە و فەزلی هەیە و پاداشتی گەورەی هەیە لە دنیا انقطاعەکەی بۆ خۆی پردگار بە تایبەتی مانگێک یان دە ڕۆژ هەر چەندێک بەڵام ئەوە تەماشاکە چەند فەزلی هەیە بەڵام لە هەمان کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک لە پێویستی برایەکی دەربچێتە دەرەوە ینی ئیشێکی لەگەڵ بکە و ئەنجامی بدا و بۆی جێبەجێ بکە لە اعتیکافکردنی 10 ساڵ خێری زیاترە لە ڕیواتێکە 10 ساڵ لە شوێنی کافر 6 ڕۆژ باشە کەواتە بەڕاستی ئیسلام ئەگەر تەماشا بکەین هانێکی زۆر خەڵکی داوە کە بە هەموو شێوەیەک ینی پێ ساڵ زۆربەی فەرمودەکانیە هەوڵەدا کە خەڵکی هەنمدا ینی چۆن لە بەدەمی خەڵکینی لێ قەوماوە بچن ئەوانی کە پێویستیان پێیت ئەوانی کە تووشی نەکسەیە کارەساتێک بوون تووشی دەربەدەری بوون لە ماڵی خۆیان دەرنراون حتا پێ ساڵم کە مجموعەیەکی بینی لە ڕێگای کە دانیشتبوون لەسەر ڕێگای بوو پێ ساڵ فەرمی لە دامانیشتنەوە ڕێگای خەڵکی ئەومانە وتانی پێ ساڵ ئیشەکەمان وایە ناسانی رابن فەرمی بۆ فإن كان ولا بد فأعطوا الطريق حقها ئەگەر هەر ناچارە لە یابن کەواتە مافی ڕێگاکە بدەن مافەکەی چیە إغاثة الملهوف وتعين الملهوف وتهدي الضال تەماشاکە ئەم ئیسلامە چەند گەورەیە بەڕاستی کەسێک کە محتاجێکی بە پێویستێکی بێ بەڕم کاکت سەردەمی ئەمڕۆ تای سیارەکەی لێیا پەنچەرە بێ یەکتر بتۆ بەدەمی ئەوە ڕێگایەکە لێوە هاتوو تای سیارەکەی پەنچەر بووە بچۆ بەدەمی یارە هاریگاری بکە سیارەکەی لە ئیشکەوتو عاتڵ بووە بڕۆ یارمەتی بدە لە ڕێگایەکە لێوە هاتووە و ئەو کەسی کە محتاج لێوە هاتوو بۆ حاصل ئەبینی کە پێویستی هەر جۆرێک لە پێویستەکان یارمەتی بدە وتهدي الضال و ئەو کەسێکی ڕێگای ون کردووە ینی گاڵتەی پێمەکە بەڵکو ڕێگای پیشان دەبڵی بگرە و پیشانی بدە و کە پرسیارێکی لەکە زۆر بەجوانی بچۆ بەدەمی الحەمدولillah لە کوردەواری ئێمە ئەوە ئەبینین کە لە هەر شوێنە پرسیارەکە دوای ئەوەش کە شوێنەکەت پیشاندا دوای داوالێکان لە خزمەتا بین و بچینە ماڵەوە ئیسلاحات بکەین دوای ئەچین بۆ ئەو شوێنەوە الحەمدولillah ڕۆژێکی بەرز و جوانە ماوەتەوە الحەمدولillah ئەنی چۆن ئێستا ئێمە خەڵکان بدەین لەسەرەوەی هاوکاری ئەو جۆرە خەڵکانە بکات ئەو جۆرە لێ قەوماوانە بکە لەخوا بجارێ ئێستا خەڵک هەمویان خۆیان بە سۆزی دینداری خۆیان و سۆزی چۆن لە نەتەوایەتی خۆشمان کە بینین خەڵکانێکی هاوزمانی خۆمان هاودینی خۆمان لیان قەوماوە ئەوەی کە کرابێ مامۆستایان لە مینبەرەکانەوە و تەلەڤیزیۆنەکان و هەموو ئەوانی کە چۆنە دەنگیان ئەگاتە بە خەڵکانێکی تر ڕێکخراوە مەدەنیەکان بە هەموو شێوەیەک خەڵکیان هەنداوە کە بەڕاستی خەڵکی وەکو گشتی ینی چۆن لە کۆمە کۆ بکەنەوە و ڕێکخراویش دروست بووە سەمڕم بەخشینمان هەیە ئیغاسە هەیە ڕابطە هەیە بۆ نمونە مجموعەیەکی تر هەن کە من لەوانی ناوێن نەزانم کە هەمویان الحەمدولillah هەموویان بوونەتە ئەوەی کە خەڵکی هەم هان بدەن و خۆیانیش شەو ڕۆژیان ناوەتە سەر یەک ئەوەی کە من ئەیان بینیم بە تایبەتی لە هەڵەبجا ئاگادارم کە لە فەیسبووکە ئایخوێنمەوە خوازە خێران باتەوە بەڕاستی توانیوانە یارمەتێکی زۆر هەڵمەتێکی کۆکردنەوەی هاوکاری بکەن کە من حتا دوێنێ پیاکی پیر لە مزگەوتی خۆمانەوتی مێشکم وەک جاران نەماوە مزگەوتی عەلی کەمال نەبیر چۆتەوە ئێمە لە توێمەریکن ئەو لە عەلی کەمال نزیکە ینی چەند ساڵیشە لەو گەڕەکایە ینی پیر بووە هەر ئەوتەی هەبووە لەو لەدایک بوو بێدانێ کە چوتی من عەلی کەمال بیر چۆتەوە ئێستا نازانم ئەمێ هەنێک فەرش و بەتانی شت بەرم بۆ ئەو لێ قەوماوانە ئیتر ڕێگاکەم پیشانەتم ئەوە عەلی کەمالە وەرە بێ ئەوش هاندانە بۆ خێر و چاک الحەمدولillah جا مەسەدم
الحمد لله کە ئەو ڕێکخراوان هەن و خەڵکی هەن و لەعنی دینیەکەشمان بەڕاستی ئەبێ ئێمە کاتێککە بەڕاستی مرۆەت و پیاوەتی ئینسان لەوەیە دەرەکەی کاتێک کە بزانێ هاوسێکەکەی هاودینەکەی هاوزمانەکەی کورە هەر کەسێک لە وەکو ئینسانێک لێ قەوماوە پێویستی بە یارمەتی محتاجی تۆیە تۆ ئەمڕۆ بەهانایە بچی بەڕاستی ئەو پەڕی سیفەتی بەرزی ئینسانی و ئیسلامیە واگەر بەڕاستی ئینسان ئەمەی دەمێ ئەو بپرسم کە ئەم جۆرە لە کۆمەک و هاوکاریە ئەم جۆرە لە هەندانی خێر و چاکەکاریە ئەم جۆرە لە پشتگرتنی ئەوانەی کە چاکەکاری دەکەن بەوەی کە قسەیەکی خێر بکەیت بەوەی ئەگەر دەتوانی بنمونە ئەوانەی کە ئێستا تووشی ئەم حاڵەتی بوو مەلەرزە و ڕووداوە سروشتێ بوون کۆمەچێکیان بکەی لە هەر ڕێکەوە بەم جۆرە کار و کاری خێر و چاکانە هەم لە ڕووی معنەوی و هەم لە ڕووی حیاتی طبیعیشەوە سروشتی ینی ڕۆژانە کە بەرجەستەی کە خۆمان تێدا دەژین کۆمەلگا ئارامتر و کۆمەلگا خۆشبەختتر و ینی هەست ناکێ ئەو کاتێک کە هاوکاری و هەندان بۆ چاکەکاری هەبێ کۆمەلگایەکی منسەجیمین و کۆمەلگایەکین بێکەوە تەفاعولمان کردووە و کۆمەلگایەکین بێکەوە لە خەمی یەکداین لە پەنایەک دەژین ئەگەر ناخۆشیمان هەبوو ی هەمومانە ئەگەر خۆشیمان هەبوو ئی هەمومانە جوانە بەڕاستی ئینسان کاتێککە بەدەم برایەکی محتاجی خوشکێکی کەسێک کە لەوانی بۆ منە لیان قەوما وار کەسێک کە پێویستی بێتی ئەوە ئەو پەڕی ینی چۆن هەستەکەی خۆشەویستێکی تەواو ئەڕوێنێ لە ناو دڵی دەروی ئینسانە ئەگەر لەوە پێچیش بە شێوە نەزرەیەکی خراپ یان بە نێزرەیەکی هەڵەتێگەیشتن هەبوو بێ لە بەرامبەر یەکتریە بەڵام کاتی کە ئەمان دێتە پێشەوە تۆ ئەبینێ بەو شێوەیە هاتووی بەدەمیەوە ئێستا ئێمە کاتی کە لێمان قەوما لە چونە کۆماری ئیسلامی ئێران و ئەو خەڵکی کە لەوێ بوو کوردەکانی ڕۆژهەڵات یارمەتیان داوین و بەدەمانەوە هاتوون بەڕاستی بێوەفایی ئەگەر بیری بکەین لە بیری بکەین بێوەفایی ئەگەر بیری ئەوە نەکەینەوە کە بەڕاستی وەفامان هەیە بۆ ئەوەی کە ئەوان لەو کاتە بەڕاستی بەدەمانەوە هاتوون لە ڕاستیا خەڵکانێکمان هەیە بیری چۆتەوە بەڕاستی بیرچوونەوەش بێوەفاییە بۆیە خۆی بۆ خۆی چۆن نەواتی خۆشەویستی ئەڕوێنێت و کۆمەلگەوەکو خۆت فەرمووی ئینسیجامەکە بەیەکەوە تەرابوت و پەیوەندیەکان بە قووەتر ئەبن و خۆشەویستی زیاتر بێ هەتا پێ ساسم پێ تەهاد و تەحاب بوو ینی بۆ منە هەدیە بن بۆ یەکتری بۆی خۆشەویست بن لای یەکتری چیزایەوەی کاتێک کەسێک پێویستێتی تۆ بەهانەیە بچیت و لەو ناڕەحەتیان ڕزگاری بکەی ئەبێت چەند تۆی خۆش بێ ئەبێت چەند زیاتر تۆی لا گەورەتر بێ کاتە بەڕاستی وایە کاتێک مجتەمع وە کۆمەلگا کاتێک تەماشاکەی ئەوە بەرجەستە ئەبێرە ناویانە ئەبێتە مای زیاتر خۆشەویستی و مامۆستا بەختەوەری ئەم جۆرە تەعاون و ئەم جۆرە هەندان بە خێر و چاکە ئەم جۆرە کارەستی هەم با بڵێن ڕووداوە سروشتیانە بۆ خۆی جۆرێکیش نییە لە بەهۆی ئەوەی کە خەڵک بێکەوە هاوکاری دەکەن بۆ لێقەوماوەکان بۆ محتاجەکان جۆرێک لە دەمەزەردکردنەوەی پەیوەندیەکان نییە جۆرێک لە زیندووکردنەوەی لایانی عاتفی و سۆز و لایانی کۆمەڵایەتی نییە لەلایەکی ینی هەموو شتێک بارێکی سلبی نییە بەردەوام هەموو لایەنێکی سلبی دەشێت جاری واشە بەبارێک لە بارەکانیشە بتوانی بشکێنەوە بەلایکی ئیجابیشدا لە ڕووی ئیسلامەتی و دینداریەوە تۆ کە وەکو عاتیف وەکو پاڵنەرێکی دینی ئەمە ئەەکەیت بۆ خەڵکانێکی موسڵمانی هاو دینی خۆت ئەوان بۆ وەریەگرن کە تۆ یانی هاودینی ئەوانی و دینەکەت پاڵی پێوە ناوی کە یارمەتی ئەم برا موسڵمانت لایەکی ترەوە کە تەماشاکەی خەڵکانەکە موسڵمان نەبن ممکنە بەڵام تۆ وەکو موسڵمانی هاوکاری یەکترێکی من یەک نمونەی بچووکە بە باسکەم برادێکی خزمانە بوو کۆمەنیست بوو لە گەیشتووە تورکیا لە ئێرانیشەوە هاتبوو لەوێ وەحاصڵی تر تووشی برسێتی و بێپارەی بوو زۆر بەس خۆی ئەوەی کە یارمەتی ئەدەم تەنها موسڵمانەکان بوون تەنها موسڵمانەکان مزگەوت و نوێژ بوون ئەوان تەنها توانیان من ڕزگارکەن و نەجاتم لە لەو ناڕەحەتی یانی تەماشاکە کاتێک کە تۆ بەدەم کەسێکەوە ئەچی با لە غیر بە دینەکەی تۆش نەبێت ئەمە خۆی بۆ خۆی پەیوەندێک دروستەکە و ممکنە لە سەرنجاما سەر بکێشێت بە ئەوەی کە تۆ کێ ئەم هەڵوێستە جوانی فێرکردووی ئیسلام چییە بە دوایە بگەڕێ الحەمدولە بێتە مای هیدایەت بەڵام مامۆستا دەلالە دەو نییە ئەگەر کەسێک ینی متەدەینیش نەبێ نەتوانێت خێر و چاکە بکەن ئێمەشمان هەیە کە خەڵک متەدەینیش نییە بەڵام خێر و چاکە دەکات بەڵام ئیسلامەکەمان هاتووە ئیمانەکەمان فەرمانمان پێ دەکات کە هەمووی کار و خێر و چاکەیە دوای ئیمان دوای باوەڕبوون بەخوا دوای بڕیان نەدانی شیرک و یعنی ئەمانە
تۆ ئیشەکەت ئەوەیە کە عملی ساڵح بکەی کار و کردەوەی چاک بکەی یعنی لانی چاکە کاریەکەت کە ئەخلاقێکی ئینسانی و لە ئینسانە وجودا ئیسلام دێ بەهێزی دەکات دێ زیاتر هانت دەدا بەهێزی دەکات بەڵێ ئەو کەسێکی کە لایانی وەکو باوەڕ و عەقیدە و ئیمان نایکا بەڵام وەکو لایانی ئینسانی پێی هەڵەسێ هەر بە هەمان شێوە تەقدیری هەیە هەر بە هەمان شێوە لای خۆی پەروەردگارش پاداشتێکی دنیایی بۆ هەیە خەڵک بەڕێزەوە سەیری دەکات بە حورمەتەوە سەیری دەکات تامەک نیشانی دەکات لە دنیادا چاکەی ئەداتەوە ئەمە ئیشی حەقی قیامەتمان نییە لە دنیادا خۆی پەروەردگار ئەو کەسی کە چەند ئاەت باسی ئەوە کە ومن يريد ثواب الدنيا نؤتيه منها ومن يريد ثواب الآخرة نؤتيه منها ئەو کەسی کە پاداشتی دنیایی ئەوێ بۆ منە کەسێک کە چاکەیەکا لە دنیا ئینسانێکی چاکە خواز و چاکارە بەو چاکە خوازی و چاکاری خۆی پەروەردگار ژیانێکی پێ بەخشەکە بەختەوەر بێت بە نمونە دێ کۆمەڵی پرۆژەی خێرخوازی قوتابخانە دروست دەکات پڕ دروست دەکات شەقامی ڕێک و پێک دروست دەکات باڵەخانەیەکی خزمەتگوزاری دروست دەکات لە بەرامبەردانی خەڵخۆشی دەوێت هیچ دەبێت سەرۆت و سامانەکەی پارێزراو دەبێت بەڵێ هیچ نەبێت خوای گەورە یعنی چۆن لە دنیا ئەمنێتێکی بۆ دروست دەکات ئەیداتێ بەپی چاکەکاری خۆی بەقەدر ئەوەی کە چاکەکارە وەلەو ئیمانیشی نییە باوەڕیشی نییە هەر تەماشاکە خوای پەروەردگار لەگەڵ یا چۆنەڵێ عدالەتە خوای پەروەردگار عادلە لەو مادەم لە دنیاوەی کردو ئەو خوای گەورە لە دنیا ممکن ناویشی بەرز کاتەوە و پاداشتی شێوە بە شێوە پاداشتەکان پاداشتی دەداتەوە کە یان ژیانی فراهەم ژیانێکی باشی بۆ فراهەمەکە بە هەر حاڵ بەڵام لە ڕۆژی قیامەتە ئێمە عەلاقەمان نییە چکە هەموو کردەوەکان لە قیامەتە لەگەڵ بە کێشانەی ئیمان ئەکێشن و ئەپێورێن بەڕاست ئەمە مستا هەندان بۆ کاری خێر و چاکە لایەکی شەوەم لە برنج بەختیار ئێستا تەماشاکە ئەوان کوردانی ڕۆژهەڵات کە ئێمە بەدەمیانەوە چین لەوانی بعضێکی هەم دینی بعضێکیش هەم نەتەواتی کە ئەوان کوردن هاوزمان وکو خۆمان تەماشاکی تەرابەتێکی زۆر گەورە دروستە بێ پەیوەندێکی زیاتر دروستە بێ و خۆشەویستێکی زیاتر دروستە بێ زیاتر بە یەکتریەوەچین وە لە ڕووە ئیعلامەکەیشی بۆ دنیا ئەیسلمێن کە پیشانی خەڵکی دین کاکەکە هەر کوردێک لە هەر وڵاتێک هەبێ هەر شتێکی بەسەر بێ ئێمە لێرەوە جەرگمان بۆی شانەکەوە دەروونمان بۆی ئەهەژێ و ئەوەی لە دەستمان بێت لە هاوکاری تەقسیر و کەمتەرخەمی مامۆستا هەندان بۆ خێر و چاکەکاری پرۆسەیەکی بەردەوامە یان پرۆسەیەکە کاتیە پەیوەندی بە ڕووداوێکی ئەوە هەیەیان بەردەوام دەبێ ینی مرۆڤ بەڕاستی لە هەوڵی ئەوەدا بێت کە کار و خێر و چاکە بۆ خۆی بکە هەم هانی خەڵکیشدا لەسەری هەمیشە ئەبێ ئینسان دائیمەن لەسەر ئەخلاقی ڕۆشت و جوان کە پەروەردە ئەبێ و کە لەسەری ئەڕوا بە هیچ شێوە کاتی نییە نه إلا أبيت وكوتمان كخوا قرفهم إن الذين آمنوا وعملوا الصالحات باش وعملوا الصالحات يعني أهم بس في صيغة فعل ماضي كأيهنة يعني استمرارية يعني لو هر واحد نبي وابن باشا أواني كردوي شاكيان كردو أي كان وهمش هيانا تماشاك أو كاتب أبي لو إنسان لخدي إنسانا بالرويد يكشك بين الركيزة أساسية كان إنساني إيماني إنساني مسلمان وسلوكي إنساني مسلمان يكشك زانا كان يكشد باسك على إنفاق للشوهات وإنفاق للشوهات على للنفق أوهات ونفقها تنيل يقلم سروه أوصر لم لا اجتناوي لو سدرتشي الله دائما إنساني مسلمان أبيها مش جرفاني وكو نفق وابل لم بو لم درش بو لو درشته بو ینی پارە شتێک نییە کۆ بکرێتەوە لە جیفانێکدا شتێکە بەردەوام شتێکی بازنەیە ینی بەردەوام دەستا و دەست بکە بەڵێ لێرەوە بۆ تۆ لەو بۆ ئەوی کە ینی بەڵێ دەبێ ئەلامیش ڕۆڵی تایبەتی خۆی بژێڕێ هەمیشە لە هەموو پرۆسەیەکدا لە هەموو حاڵەتێکدا لە هەوڵدان بۆ خێر و چاکەکاری ئەوەی ئەمڕۆ ئێمەش کە قسەمان لەسەر هاندان بۆ خێر و چاکەکاری کردوێ گومان دەچێتەوە چارچێوە ئینشاءالله بەڵێ بإذن خوایانی بەڕاستی ئەعلامی ژەرە وڵا کاری ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ زۆر وەلحەمدوللا ڕۆڵیشیاوی خۆیان بینیوە و دەستخۆشیان لەکەین لە هەموو ڕۆ تەلەڤیزیۆنەکان تایبەتیشت پەیام کە ئێستا ئێمە لەرێن ئەوەی توانی بێتیان یعنی قسووریان نەکردو الحەمدوللا و بگرە کەناڵێکی تایبەتیان هەیە وەکو بەخشین کە ئەتوانێت هەنای هەم ئاوەڕەکانی عەرەبەوە چۆ پێشتر و ئێستاش بەهانەی ئەوانی کە ئەوەی کە توانی هاوکاری ئاوەڕەکانی خۆراوای کردووە بەڵێ الحەمدوللا ئەوەی کە جێدەستیان زۆر سپاس بەڕێز مامۆستا هادی محەممەد زانایی ئاینی لە تەورەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست هەندان بۆ کاری خێر و چاکە لەگەڵ مامۆی سوپاست دەکەین ماندوومان کردی سپاس بۆ بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پێم خوای گەورە گژلایەکمان بپارێزێ لە هەموو دەرد و بەڵاو ئافات و کارەساتێکی سروشتی و مرۆیی بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ